عزیزان خۆشەویستان ئەوڕۆکە دانیشتوونە دەمانەوێ ئاهەنگێکی خنجیلانە بۆ برای خۆشەویستم کاکە ئەحمەد یاخی خۆشەویست ساز دەکەین و لە خزمەتیدا دەبین و بڕۆ مامۆستا. کوامەڵم کوالەنام مەیخانە بۆتە مەڵم لە دووری یارم لە ژینم حەودەڵم کوامەڵم کوالەنام مەیخانە بۆتە مەڵم لە دووری یارم لە ژینم حەودەڵم هاوار بۆ تۆ خودایە و حەقی من بستينا ويا رزاقنا لدوزاق بسوتينا هوا وربوت خدايا حكيما بستينا او يا رزاقنا لدوزاق بسوتينا او يا رزاقنا لدوزاق بسوتينا پێک بە پێک دەخۆمەوە برینم داسێنمەوە چێژوانی جارانم برینم داپلێنەوە پێک بە پێک دەخۆمەوە برینم داسێنمەوە چێژوانی جارانم برینم داپلێنەوە ماوار بۆ تۆ خودایە حەقی من بستينا او يا رزاقنا لدوزاق بسوتينا هاوار بوت خدايا حقي من بستينا او يا رزاقنا لدوزاق بسوتينا او يا رزاقنا لدوزاق بسوتينا لا تريد لا تريد أقتنع لا دويت عزيز والله قلبك السيج درنا